ئاماژەی پێدەدەین بازە زیانەکانی دەکەین بزانین چی کاریگەریەک لەسەر تەندروستی مرۆڤ دروست دەکات لەم ژمارەیەشدا یاخود ئەوە تا بەکارهێنانەکان بەردەوام ڕوو لە زیادبوونە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە بەکارهێنان زیاتر بێ هەڵبەت بەرەمهێنانیشی زیاتر دەبێت و لە هەرێمی کوردستانیشدا هەر بە هەمان شێوەیە هاوردەکردنی جگەرە بۆ هەرێمی کوردستان ئامارەکان یاخود ڕێژەکان ڕوو لە زیادبوونە جا ئێمە ئەمڕۆ باز لە زیانەکانی جگەرە کێشان دەکەین بۆ پێی کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی جگەرە کێشانە بازە زیانەکانی دەکەین بە تایبەت جگەلەوەی کە بە شێوەیەکی گشتی و بە تایبەت بۆ خانمانی دووگیان کە ئایا ئەو کەسانی کە خانمانی دووگیانە جگەرە بکێشن چ کاریگەریەکیان دەبێت لەسەر تەندروستیان لەسەر کۆرپەکانیان و ئەگەر خۆشیان جگەرە نەکێشن کەسێک لە ئەندامانی خێزانەکان جگەرە بکێشێت لە نێو ماڵەکاندا ئەوە ئایا کاریگەری دەبێت لەسەر تەندروستیان یاخودنا و لەگەڵ ئەوانشدا ئەگەر کەسێک بیاوێ واز لە جگەرە کێشان بهێنێت ئایا هیچ ڕێگەیەکی زانستی هەیە بۆی کە وازی لێ بهێنێ زۆر جار گوێبیستیەوە دەبین کە کەسانێک هەندەڵێ وازمان لە جگەرە کێشان هێناوە بەڵام دوای ماوەیەک دەستمان پێکردوەوە نەمانتوانیوە قورسە لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر فواد بابان کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین و لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدامان لێ دکتۆرگیانبانیت باش تەندروستیتان چۆنە؟ یاخوا باشمی دکتۆرگیان سەر چاوەکانم دکتۆر پێشەوەی کە بازە زیانەکانی جگەرە کێشان بکەین با جارێ بزانین بۆچی کاتێک کەسێکە جگەرە دەکێشێت دواتر ناتوانێ وازی لێ بێنێ یاخودەوە تا زۆر بە قورسی زۆر بەستە مەتوانێ وازی لێ بێنێ بەڵێ لە ڕاستیە جگەرە کێشان ئەبێ بەهۆی خاصەتەن پاش ماوەیەک شەژمانگێکی بەسەر بچێ ئەبێ بەهۆی ئێدمانێکی فیزیکی یعنی ئاڵوودەبوونێکی فیزیکی کە لەش پێویستی پێبێ و ئەگەر نەخۆشەکە وازی لێبێنێ تووشی هەنێک گیر و گرفتە بێ لەبەرەوە وا بە ئاسانی تەرک ناکرێ ئەبێ ڕێوشوێنێکی زانستیانە بیگیرێتە بەر بۆ ئەوەی نەخۆشەکە واز لە جگەرە کێشان بێنێ و هەنگاوی یەکەم ئەوەیە کەوا نەخۆش خۆی بریار بە و ئێرادەی هەبێ کە ئەبێ واز لە جگەرە کێشان بێنێ و بە تایبەتی کە ئاکامە درێژخایەنەکانی بۆ ڕوونەکرێتەوە کە نەخۆش تووشی گیر و گرفتێکی تەندروستی درێژخایەنە بێ دکتۆر پێشی کە باز لە ڕێگە چارەکان بکەین یاخود هەنگاوەکانی واسێنان لە جگەرە وتە ئەبێ بۆیان ڕوونکەینەوە کە بزانین کێشە و گیر و گرفتەکان چێکە بەهۆی جگەرەوە تووشێت جا بە ئێستا باسیکەم بزانین زیانەکانی زیانەکانی زۆر بەربڵاوە کاریگەری لەسەر هەموو لەشی مرۆڤەیە بە تایبەتی دەمودانی نەخۆش ئیلتیهابی قورگ ئیلتیهابی بۆری هەوا و بۆریەکانی هەناسە تووشی هەوکردن هەبن و ئینتیفاقی سیەکان یعنی هەڵاوسانی سیەکان و تەنگبوونەوەی بۆریەکانی هەوا لە ناو سیەکانە کە پێوترێ COPD بە ئینگلیزی Chronic Obstructive Airway Disease کە نەخۆشیێکی بەربڵاوە و ئەگەر چارەسەر نەکرێ ئەبێ بەهۆی پەککەوتنی لای ڕاستی دڵ و عەجزی دڵ بە کوردیەکەی و بۆریەکانی دڵ تەنگە بنەوە ئەبێ بەهۆی جەڵتەی دڵ بۆریەکانی دەماغ تەنگە بنەوە ئەبێ بەهۆی سەکتەی دەماغ بۆریەکانی قاچ تەنگە بنەوە ئەبێ بەهۆی جەڵتەی قاچ وەکو پێوترێ و بێجگە لەمانش سەرەتانی سیەکان لەو نەخۆشانە زۆر بەربڵاوترە لە خەڵکی تر و سەرەتانی پەنکەریاس سەرەتانی قۆڵۆن سەرەتانی پرۆستات سەرەتانی گەدە سەرەتانی گورچیلەکان سەرەتانی میزەڵان ئەمانە هەمووی ئەو نەخۆشیانن کەوا نەخۆش دووچارێ بێتەوە لە ژنان و پیاوانە هۆرمۆناتی ژنان و پیاوانیش کەمە بێتەوە و لە ئافرەتی سکپڕە کە مناڵی هەبێ لەوانەیە پێشوەخت مناڵەکەی ببێ و مناڵەکەی لە وەزنی لە تەبیعی کەمترە بێ ناکامە بێ و احتیمالی مردنیشی زۆرترە لە مناڵی خەڵکی تر. بەڵێ باشە دکتۆر جگەرە کێشان هیچ کاریگەریەکی هەیە لەسەر ئەوەی کە برین درەنگ چاک بێتەوە؟
ئەگەر کەس ئەو کەسانی کە جگەرەکێشن برینێکیان هەبێ بریناریەکیان هەبێت لە ڕاستیە زۆر وا تێبینی نەکراوە کە تەسیری هەبێت لەسەر برین چاکبوونەوەی برین بەڵام قژڕوتانەوە شێکێکە لە کارەکانی لە پاشە نەخۆشی زەخت زیاد بێ نەخۆشی شەکرەی جۆری دوو زیاد بێ لەو کەسانە و ئەو کەسانەی کە نەخۆشی شەکرەی دوویان هەیە زیاتر معڕەسترن بۆ ئەوەی گورچیلەکانیان پەکیان بکەوێ و تووشی پەککەوتنی گورچیلەکانیان ببن. خوێن خەزبوونەوەش هەر خوێنی خەزبوونەوەش یەکێکە لە هۆکاری جەڵتەی دڵ و هۆکاری جەڵتەی دەماغ لەبەرەوە بەردەوام پێویستیان بەوە بێ کە خوێن بن ئەو کەسانە. هیچ کاریگەریەکێ بێ دکتۆر جگەرەکێشان لەسەر تاموبۆن ئەو کەسانی کە جگەرە بکێشن تاموبۆنیشان تێکەچێ جاران تام و بۆنی شت ناکەن بە تەبیعی بەردەوام وابن بەردەوام وابن لەو کاتەیە بەو بەردەوام وابن تام و بۆنیان تەبیعی نابێ. باشە ئەو کاتێکە کەسێک ئەوێت کە وازە جگەرە بێنێ یاخود کە وازی لێهێنا چ نیشانەیەک لە جەستی کەسەکە دروستە بێیان چ نیشانەیەک دەرەکەوێت چی ڕوو ئەیات کاتێکە کەسێکەوێ وازە جگەرەکەش وازە جگەرە بێنێ تووشی قەلەق و بێزاری و پەسبوون و دڵە ڕاوکێ و پەلەپەلەی دڵ و سەریێشە و سەرسوڕانە بێ. ئەمە لە ماوەی چەندێکە لە دوای چەندێک وازێنانی ئەم نیشانانە لە ماوەی هەفتەیەک دوو هەفتە دەوامەکە ئەبێ نەخۆش تەحملی بکە و بەرگری لە خۆی بکە لەو کاتانە و خۆی مەشغوڵ بکە بە تایبەتی بە تەسبیحێک بەدەستیەوە بێ یا چەرەزات بخوا. ئەمانە هەمووی یارمەتی دەرن بەڵام لە هەمووی مهمتر ئەوەیە بریاری تەرەکردنی بە بریارێکی قورسەوە ئەبێ بەهۆی ئەوەی کەوانە خۆشتێ بگا کە تووشی چ نەخۆشیێکی درێژخایەنە بێ ئەو نەخۆشییانە درێژخایانە کەوا ژیانی لێتاڵەکەن لە پاشا تەمەنی نەخۆش دەرکەوتووانەی جگەرەیە کێشن بەگشتی 10 ساڵ لە تەمەنیان کەمترە بێتەوە. 10 ساڵە تەمەنیان دکتۆر تۆ خۆت جگەرەت کێشاوە لە نەکێشا ماشەڵڵا ینی تۆ خۆت ئەم هەموو معلوماتت هەبێت و زانیاریکی باشتەیە لەسەر زیانەکانی جگەرەکێشان حتمما نایکێشی. دکتۆریان ئەو کەسانەی کە جگەرە ناکێشن بەڵام لە کەسێک ئەندامانی خێزانەکە لە نێو ماڵەکە جگەرە کێشە دووکەڵەکەی بۆ بەڵێ بەهۆی هەڵمژینی دووکەڵی جگەرەوە ئەوانیش پیانە وترێ جگەرە کێشانی سەلبی یان جگەرەکێشی ناڕاستەوخۆ ئەوانیش تووشی نەخۆشی دڵە بن لە خەڵکی تر زیاتر و بۆن و بەرامە کەشەچێ بەسەریانە تەبی ئەوانیش ناڕەحەتە بن بەڕاستی. زۆر جار قسەیەکە کرێ دکتۆرەڵێ ئەو کەسانەی کە جگەرە ناکێشن بەڵام دووکەڵەکە هەڵ ئەمژن واتە بە ناڕاستەوە خۆ جگەراکێشن کاریگەریەکەی زۆر زیاترە بێت وەک لەو کەسەی کە بخۆی ڕاستەوە خۆ جگەرەکە ئاکێشێ. لە ڕاستیە بەو دەرەجەیە وانە بەڵام وەکو هەر کەسێک چوار جگەرەی بکێشێ جگەرە نەکێشە کە دانیشتۆ لە لایە وەکو وایە جگەرەیەکی کێشابێ ئەویش یەک بە چوار یەک بە چوارە بێ. دکتۆر نێرگەلە هەیە ئێستا هەیە جگەرەی ئەلکترۆنی با لە نێرگەلەوە دەست پێ بکەین. نێرگەلەش یەکێکە لەو هۆکارانەی کەوا نەخۆش تووشی هەمان ئەو نەخۆشیانەیە کاکە جگەرەی ئەتیادی تووشێ بێ و بەڵکو و زەرەرەکەی زۆر زیاترە زۆر زیاترە مقداری ئەو دووکەڵی کە هەڵیەمژێ زۆر زیاترە لە دووکەڵی جگەرەی ئەتیادی لەبەرەوە نەخۆش ئەوانەی نێرگەلەیە کێشن ژیانیان زۆر لە خەتەرترایە ترسناکترایە لەوانەیە کە جگەرەیە کێشن ینی هەرچەند خەڵک لەوانەیە وا تێنەگەن وابزانن هەر شتێکی تەرفیهەیە و بۆ خۆشیە و کاتێک بەسەرە بن لەگەڵیا و مژێکی لێن و پیان خۆشە بێ بەڵام لە ڕاستیە زەرەر و زیانەکانی لە جگەرە خراپترە. جا ئەمە هەریەکان بە تەنیا ئەو نە زەرەر و زیانی هەیە جاورەگە هەردووکی بێکەوە بکێشە ئەوەی ترەوە خراپتر کاریگەرەکەی خراپترە. وتە ئەو کەسێک کە جگەرە بکێشێ
ئەگەر چوار ینی حسابێکی 1 بە 4ەکە بەرامبەر بەوەی کە کەسێک جگەرە نەگەشت هیچ پێوانەیە کراوە بۆی کە نێرگەلە بەرامبەر بە چەند جگەرەیە گەر بیکەشێت لە ڕاستیە حساب کراوە تقریبا نزیکی بە 6 جگەرە وەکو 6 جگەرە بکێشێەوە نێرگەلە بەرامبەر بە 6 جگەرە بەڵێ لەبەرەوە زیانەکانی زۆرترە لە جگەرە کێشان ئەبێ هاوڵاتیان ئەم ئەبێ ئاگایان لە خۆیان بێ کە نێرگەلەش خراپە و ئەبێ وازی لێبێنن و ڕاستی خویەکی باوی خراپەکەوا لەم کۆمەلگایە بڵاو بۆتەوە ئەمڕۆ هەموو ئەو زیانانەی کە لەسەر جگەرە ئاماژت پێدا دکتۆر هەمویان لە نێرگەلەش هاتووشە بن وتە خراپتریش بەڵێ خراپتریش و بە کاتێکی کەمتر تووشیانە بێ هۆکار چیە دکتۆر بە کاتێکی کەمتر ئەوەیە نەفەسەکانی دووکەڵەکەی زۆرترە لەبەرەوە تەسیری درێژخایانەکانی لە ماوەیەکی کەمترا ڕووە ئەوەی لە جگەرەی کێشە بێ جگەرەی ئەلکترۆنیش هەر بە هەمان شێوەیە دکتۆر جگەرەی ئەلکترۆنیش هەرچەند تەسیرێکی خراپی وەکو جگەرەی ئەتیادی نییە بەڵام ئەویش بێەوەی نییە ئێستا مشتومڕێکی زۆر هەیە لە ناوەندە تەندروستیەکانی جیهانە لەسەر ئەوەی کەوا چەند سەلامەتە جگەرەی ئەلکترۆنی خۆی لە سەرەتاوە بۆ ئەوە داهێنرا بۆ ئەوەی کە ئەو کەسانە یارمەتی ئەو کەسانە بان کە یانەوێ جگەرە تەرک بکەن جگەرەی ئەلکترۆنی بەکاربێنن بەڵام ئێستا بە شێوەیەکی زۆر بەربڵاو بە تایبەتی لە ئەمریکا تەماشا کراوە لە ساڵی 2020 نزیکەی 2.5 ملیۆن کەس بە تایبەتی لە گەنجانە ینی قوتابیانی ناوەندی و دواناوەندی جگەرەی ئەلکترۆنیە کێشن و بە تایبەتی کاریگەریەکانی لەسەر دەم و دان و نەخۆشیەکانی پووک زۆرترە واتە هەر هەمان کاریگەری هێوە نیە سەلامەت نییە ئەویش سەلامەت نییە جا بە پێی و ئامارانەی کە خراوەتە ڕوو دوێنێ من سەرچێکم کرد بۆ بابەتەکە دەڵێ ئەو وڵاتانەی کە زۆرترین جگەرە کێشیان تێدایە ئەو وڵاتانن کە کەم دەرامەتن یان ئەو وڵاتانی کە دەرامەتیان مامناوە ینی وڵاتە پێشکەوتەکان کەمتر جگەرە بەڵێ کەمتر لەوێ بەهۆی ئەوەی ڕۆشنبیری زۆرترە بەربڵاوترە و خەڵک ئیلتیزامبوونی بە یاساوە زۆرترە لەبەرەوە ئەو یاسایانەیە کە دانرێ بۆ قەدەغەکردنی جگەرە کێشان خەڵک زۆرتر پابەندە بن پێوەی و تێگەن ئاسارە درێژخایانەکانیان لەسەر لەشیان چییە لەبەرەوە زووتر وازی لێهێنن لەبەرەوە کەمتر جگەرەیە کێشن یا زۆرتر وازی لێهێنن بە کوردێک زووتر وازیێنن ئاستی هۆشیاری ئاستی ڕۆشنبیری هاوڵاتیان کاریگەری لەبەرەوە لە وڵاتە دواکەوتۆکانە ینی ئەوانەی پیانە وترێ عالەمی سێهەم جگەرە کێش زۆرترن لە عالەمی پێشکەوتوو باشە دکتۆر لە جگەرە کێشانە بینێک هەیە پارچێک هەیە کە فلتەر وەکو پێڵێن فلتەر بەکارهێنرێ بۆ نیەتە بەکاری ئەهێنن کە زیانەکانی کەم بکات و یاخود هەر نەیهێڵێ جا ئەمە دروستە فلتەر هیچ کاریگەریەکی لە ڕاستیە هەنێک لە تەپوتۆزەکەی کەمەکاتەوە بەڵام ناهێڵێ بەگشتی ینی بەگشتی بربەس نییە بۆ ئەوەی کەوا تووشی هەوکردنی سیەکانی نەبێ یا بۆریەکانی خوێن تەنگ نەبێتەوە هەر تەسیری هەیە تەسیرێکی هەیە بەڵام ئەویش محاولەیەک بووکەوە فڵتەر داهێنرا بۆ ئەوەی هەوڵ بێکەوە ئاسارەکانی کەم کرێتەوە و نێڵن تووشی نەخۆشیە درێژخایانەکان ببن جگەرە کێش بەڵام هەر فای نییە لەگەڵیە واتە هەرچی چۆنێ بێت فلتەرەکە بەکار بهێنرێت لەگەڵ جگەرەکە باشترە بەبێ فلتەر بەڵام ئەویش هەرمانای ئەوە نییە کە جگەرە کێژی تر نجاتی بووە لە ئاسارە درێژخایانەکانی دکتۆر ئێستا هەندێک لە جگەرەکان لەسەری نووسراوە یاخود دەڵێن کە نیکۆتینی کەمە و لەگەڵی شێوازەکەی گۆڕانکاریی بەسەر هاتۆ باری کراوەت و یا بچوو کراوەتەوە ئەمە هیچ کاریگەرێکی هەیە لەسەر ئەوەی کە زیانەکانی کەم بکاتەوە یاخود لە ڕاستیە هەموو ئەمانە هەوڵێکە بۆ ئەوەی کەوا کاریگەریەکانی و
مقداری ئەو نیکۆتینەی کەوا نەخۆش هەڵێمژێ کەم کرێتەوە. ینی هەمووی محاولە هەوڵدانێکە بۆ ئەوەی کەوا قەناعەت بە خەڵکی بکرێ کە جگەرە بکێشن، نیکۆتینی کەمتریتیایە، کەمتر تووشی زەرەر و زیانەکانی جگەرە کێشانە بن. بەڵام هەر فاینیە لەگەڵ ئەتوانین بڵێن ئەمە فێڵێکی بازرگانی فێڵێکی بازرگانیە بۆی کە خەڵک هەر جگەرە بکێشێ. دکتۆر وەرزشکردن چه پەیوەندیەکی هەیە بە جگەرە کێشانەوە یاخود ئەو کەسانی کە جگەرە کێشن ڕەنگە بیانەوێت لە ڕێگەی وەرزشەکەەوە بڵێن ئێمە وەرزش ئەنجامەدەین بۆی کە کاریگەری یاخود زیانەکانی جگەرە لەسەر ئێمە و لەسەر جەستە و لەسەر وەرزش بەگشتی تەبیعی بۆ تەندروستی زۆر باشە و هەموو مرۆڤێکە بێ وەرزش بکە لە هەموو تەمەنێکە. بەڵام لە ڕاستیە ڕێگر نییە لەوەی کەوا تووشی زەرەر و زیانەکانی جگەرە کێشان ببێ. ینی بەڵام وەرزش یارمەتی ئەو کەسانە کە ئەیانەوێ جگەرە نەکێشن. بەڵێ تۆزێ معنەویاتیان بەرزەکاتەوە و مەشغوڵیشە بن ئەو فترەی کەوا وەرزشەکەن لەبەرەوە تۆزێک دوورەکەونەوە لەوەی لە ئارەزووی جگەرە کێشان. کاریگەری لەسەر لایانی دەرونیەکەی هەیە. بەڵێ باشە دکتۆر، ئاماژەت بەوەدا کەوتە ئەو کەسانی کە وازە جگەرە هێنن کۆمەڵێ شتت باسکە کەوتە ئەمە لە جەستی کەسەکەیان ڕوودەدا. ئەگەر کەسێک بیەوێ وازە جگەرە بهێنێت هەنگاوەکان چین؟ هیچ ڕێگەیەکی زانستی هەیە کە بەڵێ ڕێگەی زانستی یەکەم وتە ئیرادە. بەڵێ یەکەم ئێرادەی نەخۆشەکە تێگەیشتنی لەوەی کەوا بە تەرەکردنی جگەرە تەمەنی 10 ساڵ درێژە بێتەوە و نجاتێ بێ لەو هەموو نەخۆشیانەی کە جگەرە کێشان دروستەکەن و سەرەڕای ئەوەش چونکە وەکوتم ئاڵوودەبوونێکی فیزیکیە پێویستی بەوە هەیەکەوە نەخۆش کەمێک نیکۆتین وەرگێ لە ڕێی پێستەوە لەزگەی پێست یاوەکو بنێشتی نیکۆتین هەیە تایبەت بەڵێ تایبەت ئەیگوێ نەخۆشەکە لە ڕۆژێکا چەندانەیەکەم ئەجوێ تا ماوەیەک وردە وازی لێهێنێ. ئەو کاتە بەڵێ ئەو کاتە ڕزگاریە بێ لە جگەرە کێشان نەجاتێ بێت. بەڵێ باشە دکتۆر، ئەگەر کەسێک ئاسە زۆر جار خۆمان کە لە نێو سیارەیە ئەڕۆی لە کاتێکا کە کەسی جگەرە کێش ئێوێ جگەرە داگرسێنێ جامی سیارەکە کاتەوانە بۆ نیەتی کەیتر دووکەڵەکە بڕاتە دەرەوە. ئەمە تەواوی دووکەڵەکە ڕاتە دەرەوە یاخود بەشێکی لە ڕاستیە ئەتمادەکاتە سەر تەوژمی هەوا بە چ بارێکایە لەوانەیە هەوا بەرەو ڕووی بێت بهێنێتەوە بۆ ناو هەموو ناو ئۆتۆمبیلەکە و هەمویان دووکەڵی جگەرە بچێ بە سەریانە و وەکو جگەرە خۆرەکە دووکەڵی جگەرە هەڵمژن. لەبەرەوە یەکێک لە ئەو ڕێگە و شوێنانەی کە دانراوە جگەرە کێشان مەنع بکرێ لە ناو سیارەشە. پێویستی بە یاسایە؟ بەڵێ بە یاسا قەدەغە کراوە. بە یاسا قەدەغە کراوە لە کوردستانیشە لە جێگە گشتیەکانە لە ناو نادیەکانە لە مەسرحەکانە لە کۆڕ و کۆبوونەوە گشتیەکانە هەموویە بێ جگەرە کێشان قەدەغە بێ بەڕاستی بە پێی یاسا. بەڵام ئەوەیە خەڵک ئیلتیزامی نییە بەداخەوە خەڵک گوێ نایەت یەکەم تەرخەمە و یاسا جێبەجێ ناکرێ بەڕاستی بە شێوەیەکی ڕێبووبێک ئەجێ ناتوانرێ هەموو ئەو جێگایانە دابخرێکەوە ئیلتیزام ناکەن بە یاسای قەدەغەکردنی جگەرە کێشانەوە. باشە دکتۆر، ئەمڕۆکە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونی جگەرە کێشانە بڵێ ڕۆژێکی تایبەتە لە سەراستی جیهانی، چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدرێ لە هەرێمی کوردستانیشە بە هەمان شێوەی یاخود ئەم ساڵ بەیان ساڵانی ڕابردووی چالاکیەک ئەنجام درراوە تایبەت بەو ڕۆژە؟ لە ڕاستیە ئەحتیمال دەکاتە سەر ساڵەکان جاری وا هەیە هەنێک هەوڵ هەیە بۆ ئەوەی کەوا خەڵک هاان بێرێ جگەرە نەکێشن وەکو ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە ئێستا ڕاگەیانەکان دەورێکی گەورەیان هەیە بەڕاستی لەوەی کەوا هاانی خەڵک بن واز لە جگەرە کێشان پێنن وەسەتی تەندروستیش دەورێکی گەورە بینێکەوە
هانی نەخۆشەکان بن کە ئاواز لە جگەری کێشان بن و ڕێوشێنی تایبەتیان پیشان بن بۆ وازێنان لە جگەری کێشان. لە ئەمریکا دایرەیەکی تایبەتی هەیە بە تەلەفۆن خەڵک ئەتوانێت بە خۆڕایی تەلەفۆنیان بۆ بکە و ئامۆژگاری ئەو کەسانەیەکەن کە جگەرە کێشن چۆن واز لە جگەرە بێنن و یارمەتیانن و پەیوەنیان پێوەکەن و تەرجیعیانەکەن و هانیانن بۆی کە واز لە جگەری کێشان بێنن. هەر ئەوەش هۆکارەکە باسمان کوتمان وڵاتە پێشکەوتەکان ئاستی ڕۆشنبیریان بەرزترە لەبەرەوە ئەوان لەوێ دەستگایەکی تایبەتی هەیە خەڵک دەتوانێت بە خۆڕایی پەیوەنیان پێوە بکە و چی یارمەتێکی بوێ یارمەتیان و ئامۆژگاریەکەن بە شێوەیەکی تەندروست کە چۆن واز لە جگەری کێشان بێنێ. بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆرگیان لەسەر کۆی بابەتەکە خو لەسەر جگەرە کێشان چی ماوە باسمان نەکرد بێت و تێ باسیکەی لە ڕاستیە ئەوەی ئەمەوێ بیڵێم لەم ڕۆژە ئەوەیەکەوە هانی هەموو هاوڵاتیان بین کە ئەوانەی جگەرە کێشن واز لە جگەری کێشان بێنن بۆ خزمەتی خۆیان و پارێزگاری لە خێزانیان و دەور و پشتەکەیان. دەستەکانە خۆش بێت زۆر زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانە زۆر سپاس بۆ دکتۆر فواد بابان کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوین و سپاس بۆی کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمە ئامادەبێت بۆ هیوایی کە توانی بێت ماسوودێک بگەێنین هاوڵاتیانیش گوێبیستی وتەکانی دکتۆر بوو بێتن و چگەرەتەرەکەن. دەچینە لای بابەتێکی تر کە سرودێکە تایبەت بۆ یادی یەکێتی نیشتیمانی کوردستان